درێژەی کار و چالاکیەکانمان وەکو ئەنجومەنی ڕانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەم ئێوارەیە هەستاین بە ئەنجامدانی ئێوارەخوانێک بۆ ڕۆژهەڵاتانی سنووری ئەنجومەنمان کە پێکهاتبوون لە ژمارەیەک لە گەنجانی خۆمان و ئامانجمان لەم ئیفطار سائیم و لەم ئێوارەخوانەیە ئەوە بوو کە یەکەم زیندووکردنەوەی سونەتێکی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیارە ئێمە ئەو ئەنجامدانی ئەم چالاکیە لە ژێر سێبەری ئەو فەرموودە پیرۆزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت هەر کەسێکەوە ئیفطار بکاتەوە بە ڕۆژهەڵاتێک یان بڵێن خواردن ئامادەکات بۆ ئەوەی ڕۆژهەڵاتێک ڕۆژەکەی پێ بشکێنێ ئەوە خوای گەورە خێری ئەو ڕۆژوەی بۆ دەنووسێ بەبێ ئەوەی لە خێری ڕۆژهەڵاتەکە کەم بێتەوە ئێمەش بەهۆی ئەوەوە هەستاین بە ئەنجامدانی ئەم کارە و ئەم چالاکیە الحەمدولله ژمارەیەکی بەرچاو زیاتر لە 170 کەس ئامادە بوون خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. قورآن دابەزیوەتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەهۆی ئەو قورآنەوە بۆتە سەید المەخلوقات سەید الخەلقە لای خوای پەروەردگار. قورآن هاتۆتە سەر ئومەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم بەهۆی قورآنەوە بۆتە خەیرە ئومەتین ئوخریجەت للناس. خوای پەروەردگار لە قورآنەوە وامە پێ دەفەرمێت ئێوە باشترین ئومەتێکن کە تا ئێستا بۆ خەڵکی هاتبێتن. قورآن لە مانگی ڕەمەزاندا هاتووە بۆیە مانگی ڕەمەزانیش بۆتە باشترین مانگ. قورآن لە شەوی لەیلەتول قەدردا دابەزیوە بۆیە شەوی لەیلەتول قەدر خەیڕ من ئەلف شەهر وانیا لەیلەتول قەدری خەیڕ من ئەلف شەهر. ئەو شەوی ڕێزێگیراوە کە قورآنی تێدا دابەزیوە لە 1000 مانگ عیبادەتەکەی باشترە. کەواتە ئەوەمان پێ دەڵێ ئەزیزەکانم ئەگەر دەمانەوێ باشترین کەسێک بین ئەگەر دەمانەوێت سەرکەوتووترین کەسێک بین لە ژیاندا لە خزمەتی قورئاندا بژین.